دەکەن دەچن شەوانە تەقەلە کەشتیەکان دەکەن. هەر سەبارەت بە گرژیەکانی نێوان تاران و واشنگتۆن دوایین لێدوانەکانی دانۆڵد ترامپ سەبارەت بە ئێران جارێکی دیکە بووەتە جێگای سەرنجی هەموو لایەک. سەرۆکی ئەمریکا ڕایگەیاندووە دووبارە هەنگاوی سەربازی لە دژی ئێران دەگرنە بەر. ئەم لێدوانانە لە کاتێکدا یەکە قسە و باسەکان سەبارەت بە داهاتووی پەیوەندیەکانی تاران و واشنگتۆن بەردەوامن و هێشتاش بە گومانەوە سەیری ئەو پەیوەندیە دەکرێت. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە و دوایین کاردانەوەکانی کۆشکی سپی لەگەڵ هاوکارم هیوا سەلام پایامێری کۆشکی سپی قسە دەکەین. هیوا، ئەگەر بمانەوێت سەرنج لە سەر جەوهەری وتارەکەی ترامپ، ینی سەرنجمان بخەینە سەر جەوهەری وتارەکەی، گرنگترین خاڵ و پەیامەکانی لێدوانەکەی سەرۆک ترامپ چی بوو سەبارەت بە ئێران؟ سڵاو بەفراو، لە ئەمڕۆدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا چەندین کۆبوونەوەی زۆر گرنگی هەبوو لەگەڵ هەموو سەرکردەکان لە کۆبوونەوەی هاوبەش بەشدار بوو، هەروەها لەگەڵ چەند سەرکردەیەکی وڵاتان لەوانە ڤلادیمیر زیلینسکی سەرۆکی ئۆکرانیا، ئەحمەد شەرع سەرۆکی سووریا، هەروەها مارک ڕوتە سکرتێری گشتی ناتۆ کۆبوونەوەی تایبەتی هەبوو. لە هەموو ئەو بابەتانە بابەتی سەرەکی کە دۆناڵد ترامپ باسی کرد بابەتی ئێران بوو. وەکو دوێنێ شەو ئێران بۆردومان کرا و دۆناڵد ترامپ جەختی لەسەر ئەوە کردەوە کە ئێرانیەکان ساختەچین و پابەندی بەڵێنەکانی خۆیان نین، بۆیە ئەم شەویش دووبارە بۆردومانیان دەکەنەوە. فەرمونون بە گوێ لە بەشێک لە قسەکانی دۆناڵد ترامپ لەوبارەیەوە بگرین. ئەوان زۆر بە خراپ هێڵس و کەوت دەکەن و لە 47 ساڵی ڕابردووشدا هەروایان کردووە. یەک دوو درۆن و موشکیان هاویشت بۆ کەشتیەکان کە بە قانونی لە گەڕووی هورمزن. لە بەرامبەرداشی ڕابردوو زۆر بە باشی بردومانمان کردن. لەوانەیە ئەم شەویش لیان بدەینەوە. من وا ئاگاداریان دەکەمەوە کە ئەم شەویش لیان دەدەینەوە. با ببینین چی ڕوودەدات. من هیچ لە وەزع ڕازی نیم. ئامانجی شەڕەکە داماڵینی ئەتۆم بوو لە ئێران، نەگۆڕینی ڕژیمەکەیان. هەرچەندە ڕژیمەکەشمان گۆڕیوە. بەرەو پێشچوونی زۆرمان لە گفتوگۆکان بەدەستهێناوە، بەڵام کاتێک لە ژووری کۆبوونەوە دێنە دەرێ لە بەردەم ڕاگەیاندن دەست بە درۆ دەلەسە دەکەن و دەڵێن بەهاسی ئەو شتانەمان نەکردووە. ئەوانە دەبەنگن و کێشە لە عەقڵیاندا هەیە. بۆ ماوەی 47 ساڵە خەڵکی ڕۆژەڵاتی ناوەڕاست تەراسان دەکەن. ناهێڵم هیچی دیکە بەردەوام بن و ناشهێڵم دەستیان بگاتە ئەتۆم. لە بەرامبەر ئەو بێبەڵێنیی ئێرانیەکان هەروەکو دۆناڵد ترامپ باسی کرد، ئاماژەی بەوەدا کە هیچی تر دۆناڵد ترامپ خودی سەرۆکی ئەمریکا قەناعەتی بە ئێرانیەکان نەماوە، قەناعەتی بە قسەکانیان نەماوە. هەروەک گوێتان لێبوو، چونکە ئەو قسانەی کە لە کۆبوونەوەکان دەیکەن لە دەرەوە قسەیەکی دیکە بۆ میدیاکان دەکەن. بۆیە بە جۆرێک لە جۆرەکان ئاماژەی بەوە کرد کە سوپای ئەمریکا هەمان ئەو تاکتیکە بەکاردێنێت کە لە دژی بەلەمی دەرمانفرۆژەکان لێرە لەو زەریانەی لە چواردەوری ئەمریکا کە لە دژی کەسانی دەرمانفرۆژە و کەسانەی کە دانەوێت تریاک و مادەی هۆشبەر داخلی ئەمریکا بکەن، هەمان تاکتیک لە دژی ئەو بەلەمە بچووکانەی ئێران بەکاردێنێت کە لە گەروی هورمز بەکاریان دێنن. هەروەها ئاماژەی بەوەش کرد کە دوێنێ شەو خودی دۆناڵد ترامپ بۆ خۆی نەیهێشتووە کە بۆڕیە نەوتیەکانی ئێران لە گەروی خارک بکرێنە ئامان، چونکە وەکو ئاماژەی پێدا ئامانجی ئەوە نییە سەرچاوە مرۆیەکانی ئێران لە ناو ببات ئەگەر ناچاری نەکەن. هەروەها ئاماژەی بۆ کرد کە دەشێت لە هەر دەمو ساتێکدا ئەو بەشەی کە ناو دەبرێت بە خارک کۆنتترۆلی بکەن لەلایەن ئەمریکاوە. دەیانویست سیستەمی ڕاداری دروست بکەن و 60% دروست کرده بوو. هەمووی مانوێران کرد و ئێستا دەبێت سەر لە نوێ دەست پێ بکەنەوە. جا هەتا ئێستا هێزی تەواوەتی خۆمان بەکار نەهێناوە. ئەگەر بمانەوێت لە بەرزترین ئاستلیان بدەین، تەنیا بە یەک ڕۆژ هەرچی پرد هەیە لە ئێران تەختی زەوی دەکەین و ناشتوانن هیچ بکەن. جا من نامەوێت سەرچاوەکانی کارەبایان لەناو ببەم. خۆ ئەگەر ناچارم بکەن هەمووی لەناو دەبین. سیستەمی پاکردنەوەی ئاویان هەیە و ناچارم بکەن خاپووری دەکەم، هەرچەندە حەزم لەوەیان نییە و نامەوێت وا بکەم.
شەوی ڕابردوو لە دوورگەی خارگماندا گوتم لە سەرچاونەوتیەکان مەدەن چونکە لەوانەیە دوورگەی خار کۆنتترۆل بکەین و ناشتوانن هیچ کاردانەوەیەکیان هەبێت. ترامپ ڕایگەیان کە سەرسامە بۆ شێوازی هەڵسوکەوتەی ئێرانیەکان کە چەند درۆنێک دەنێرن یان چەند بەلەمێکی بۆم ڕێژکراو دەنێرن و لە بەرامبەردا هێزەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هێرشەکانیان پوچەڵ دەکاتەوە و بە دەیان جار بەهێزتر لە ناوخۆی ئێران دەدا ئەو بە جۆرێک لە گەمژەی و دەبەنگی ناوزەند کردو بە دووری نەزانی کە هێرشەکان بەردەوام بن هەتا کۆتایی بە ڕژێمەکە دێنن هەرچەندە لە سەرەتادا ئەوە ئامانجەکە نەبووە. هیوا سەلام پایامنێری کۆشکی سپی سپاس بۆ زانیاریەکانت هیوا. بەری دۆرە دەمژمێرێکی گەلی بینەران سەرۆکی ئەمریکی دانالد ترامپ ئاخافتناخوا لە کۆنفرانسەکە ڕۆژنامەوانی دەبداوی کرد و پێی ڕژی داوی لە بەشداریاخوا لە هەلجڤینە ناتۆی لە ئەنقەرەیانی نەهاژی ئەم دچن ورم دچن ئەنقەرە جەم هەفکاری خۆش شەپۆل عەباسی کۆ باوەکی زیندی مەڕێ شەپۆل بخێر هاتی سەرۆک ترامپ و شاندا ئەمریکی ئیرۆ هەفدیتن و چ چالێکی هەبوون؟ سپاس سیروان. سیروان پرزیدنت ترامپ لە بەیانیەوە یەک دوو چاو پێکەوتنی هەبوو لەگەڵ ولادیمیر زێلێنسکی سەرۆک کۆماری ئۆکراین لەوێدا جەختی لەسەرەوە کردەوە کە شەری ئۆکراین دەبێت کۆتایی پێبێ ڕوسیەش دەبێ ئامادە بێ بۆ ئاشتی و بەردەوامبوونی گفتگۆ لە بۆ تەواوکردنی ئەو شەڕا هەروەها ئاماژەی بەوەش کرد هیچ کامەیان لە زێلێنسکی و پوتین تا ئەو ڕادەیە وەکو ئەوڕۆ ئامادە نەبوون بۆ وتوێژ هەموو بەستەرەکانیش هەیە بۆ وتوێژ و گفتگۆ و کۆتایی هێنان بۆ شەڕا بەڵام دەبێ هەردوو لە ئامادە بن هەروەها سەبارەت بە ئۆکراین ئاماژەی بەوەش کرد کە زۆر پێم خۆشە بچمە ئۆکراین ببینم بەڵام هەتاکو ئەو درۆنانە لەسەر ئاسمانی کیف بێ ئەمن ناتوانم سەردانی وێ بکەم ئاماژەی بەوەش کرد سەرۆکی رووسیا کوتوویەتی بۆ بەردەوامبوونی گفتگۆکان دەبێ بێنە رووسیا بەڵام پرزیدنت ترامپ ئەوەشی ڕەت کردبووە کە ئەوێ شوێنێکی باش نییە بۆ دانوستاندن و گفتمان هەروەها ئاماژەی بەوە کرد کە دەبێ هێزی نیزامی ئوکراین بەقووەتر بیە و ناتۆژ لەو ڕێدا بەردەوام دەبێ و یارمەتیدەری ئوکراین دەبێ بتوانێت هێزی باشی هەبێ بۆ بەرگری لە خۆی لە بەرامبەر بە رووسیا هەروەها پرزیدنت ترامپ لەگەڵ ئەحمەد الشەر ڕێبەری سووریەش کۆبەوە لەوێشدا جەختی لەوە کردەوە کە سزاکان و گەمارۆکانی سووریا هەڵدەگریە هەروەها ئەوی وەکو پیاوێکی زۆر باش و هێز بەهێز ناساند لەبەرەوەی کە توانیوێتی وڵاتەکەی بەهێز و یەکپارچە ڕابگریە و لە بەرامبەر هەموو کێشەکان و سەختیەکان و ئەو خەتەرە ئەمنیانەی کە لە سووریە هەیە بتوانێت ئەو وڵاتە تا ئێستا بەباشی بپارێزیە هەروەها لە کۆبوونەوەکەی خۆی پرزیدنت ترامپ لەگەڵ مارک ڕۆتێ لەوێشدا دیسان باسی ئێرانی کرد کە ئەو ڕێکەوتنەی کە کرابوو لەگەڵ ئێران بۆ ڕاگررتنی شەڕ بە تەواوی کۆتایی پێهێنا و لەوێدا ئاماژەی پێکرد ئیدی لەگەڵ ئێران گفتگۆمان نابێ دەچینە سەر کاناڵی گەمارۆ و گوشاری زۆرتری سیاسی و نظامی بۆ سەر ئێران بۆی کە بتوانێت بێتەوە سەرخەت هەروەها گوتیشی کە دەرکەی گفتگو بە تەواوی نەبەستراوە بەڵام ئەوە گرێدراوە بە ڕەفتار و شێوەی سیاسەتی ئێران لە بەرامبەر ئەمریکا و لە بەرامبەر وڵاتەکانی دیکەی ناوچەکە لە شەپۆل پشتی بەداوی بوون ئالوودکایە ناتۆ پلانە سەرۆک ترامپ چییە نەها ئەلان شەوە کۆتایی هاتۆ سیروان دانیشتنی ناتۆ لە 2026 لە ئەنکارا کۆتایی پێهات هەموو ڕۆژنامەکان لێرە کۆیان کردەوە و ڕۆیشتنەوە و پرزیدنت ترامپیش پێم وابێ تا دەڕۆ بەرە واشنگتۆن و ناتۆژ بەیانەیەکی دەرکرد لەوێدا چەند خاڵێکی ئاماژە بەوە کرد کە گرنگترینیان خاڵی پێنجمە کە ئەگەر ئەندامێک تووشی خەتەر بوو ئەندامەکانی دیکە دەبێ پاڵپشتی بن هەروەها جەختیان لەسەر زیادکردنی بودجەی ناتۆ کرد بۆ گەشەدانی کاروباری سیاسی و نظامی و هەروەها تەکنۆلۆژیا و ژیری دەستکرد
بۆی کە بتوانن ئەمنیەت و ئاسایشی خاکی ئەوروپا بپارێزن و بتوانن داهاتوویەکی باشتر بۆ وڵاتەکە و خەڵکی وڵاتەکان بەجێبێنن. بەێ ڕاستیژی هەژمارەکە هەفدیتنین گرنگ ژعالیە سەرۆک ترامپ و شاندا ئەمریکی و لەور لەێ هەلجڤینە ناتۆ هاکردن لە دناو دەژی لەگەل سەرۆکن وڵاتی دن کۆنە ئەندامی ناتۆنە شەپۆل عباسی گەلە گەلێک سپاس بۆ ڤان راپۆرتێتە ژدۆ حتا ئیرۆتە بۆ مەتشان. بەڵێ سیروان پەکێجێکیشمان هەیە راپۆرتێک لەسەر لە ماوەی 21 دەزانی ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا و دوای هێرشی ئێران بۆ سەر چەندین کەشتی لە تەنگەی هۆرمۆز و دواتریش وەڵام و بەرپەشدانەوەی ئەمریکا ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران جارێکی تر بەرزتر بووەتەوە و دەوترێ هەر جۆرە ئاڵۆزیەکیش لە تەنگەی هۆرمۆز کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر ئەو تەنگەیە کە یەکێکە لە گرنگترین ڕێگاکانی گواستنەوەی وزەی جیهانی. راپۆرتێکی هاوکارم هاوژین عەبدوڕەحمان ئامادەی کردووە با پێکەوە لەسەرم بابەتە ئەو راپۆرتە ببینین. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێران جارێکی تر چوونەتە قۆناغێکی هەستیار دوای ئەوەی کەشتێکی گواستنەوەی گازی سروشتی قەتەری لە نزیک تەنگەی هۆرموز بووە ئامانجی هێرشێک. لە وەڵامدا واشنگتن هێرشە سەربازیەکانی دژ بە ئامانجەکانی ئێران دووبارە دەست پێکردەوە و هەروەها ئەو مۆڵەتەی هەڵوەشاندەوە کە بە ئێرانی ڕێگە دەدات نەوت بفرۆشێت. بۆ من پێم وایە کۆتایی پێهاتووە ئیتر نامەوێت مامەڵەیان لەگەڵ بکەم. ئەوان زبڵن دەزانی زەبڵ چییە؟ ئەوان زبڵن، ئەوان کەسانی نەخۆشن، ئەوان لەلایەن کەسانی نەخۆشەوە سەرکردایەتی دەکرێن، ئەوان کەسانی خراپ و تونند و تیژن. ئەگەر چەکیە تۆمیان هەبوایە ئەوە بەکاریان دەهێنا. ئەوەندەی پەیوەندی بەمنەوە هەیە کۆتایی هاتووە. یەکێک لە گرنگترین بابەتەکانی گفتوگۆکان ئازادی هاتوچە و ئازادی تێپەڕبوونی تەنگەی هۆرموز بووە. ئەم ڕێگە ئاویە یەکێکە لە گرنگترین ڕێگەکانی گواستنەوەی نەوت و گازی سروشتی بۆ جیهان. بۆ ئەمریکا و هاوپەیمانانی ڕۆژئاوا پاراستنی ئازادی هاتوچۆی کەشتێ بازرگانیەکان هێڵێکی سوورە. ئەگەر ئێران هەوڵ بدات سنوورداری یان کۆنتترۆلی ئەو هاتوچۆیە بکات ئەوە ئەو بابەتە دەتوانێت ببێتە خاڵێکی چارەنووساز و تەنانەت هۆکاری تێکچوونی تەواوی ڕێکەوتنی نێوان دوو وڵاتەکە. پێم وایە زۆر پێویست بوو چونکە کاتێک ئاگربەست هەیە و ئێران لە بنەڕەتدا ئاگربەستەکە پێشێل دەکات و بینیمان دوێنێ چی ڕوویدا لەگەڵ ئەو هێرشانەی کرانە سەرکەشتەکان. پێم وایە بە تەواوی گرنگە کە ئەمریکا کاردانەوەیەکی بەهێزی هەبێت. هەروەها چاوەڕوانی ئەوە دەکەم هاوپەیمانان ئەمڕۆ تاوتوێ ئێران بکەن. پێشبینی دەکەم ئەمڕۆ هاوپەیمانان دووپاتی بکەنەوە کە ئێران هەرگیز و هەرگیز نابێت دەستی بە توانای ئەتۆمی بگات. دووەمیش بنەمای ئازادی هاتوچۆی دەریایی واتە ئەوەی گەروی هورمز بە تەواوی بکرێتەوە. زۆر گرنگە بۆ هەموو 32 ئەندامی هاوپەیمانی ناتۆ. ئەم ڕووداوانە تا ئێستا گەورەترین بەرزبوونەوەی ئاڵۆزیەکانە لە دوای ئەوەی یاداشتی لێ تێگەشتن لە نێوان واشنگتن و تاران واژۆ کراوە. هەرچەندە سەرۆک ترامپ ڕەتی نەکردەوە کە وتوێژەکان بەردەوام دەکەن، بەڵام ئەم هێرشانە گومانیان لەسەر داهاتووی ڕێکەوتنەکە زیاد کردووە. بەردەوامن سەر پێشکەشکردنا vê بەرنامەیە زندیش دەنگی ئەمریکا لە واشنگتن هەفدەم لەگەل هەلجەڤینا ناتۆیە لە ئەنقەرە وەزیرە دەرڤەیە ئەمریکا مارکۆ ڕوبیۆ لە تورکیە چەند هەفدیتن ئەنجامدان. نەهاژی ئەم دەچن جەم هەفکارێمە سۆران خاتریش وەزارەتا دەرڤە. سۆران هورگلیên داویە دەربارەی سەردانا ڕوبیۆ و هەفدیتنی ویل ورچنە؟ سیروان ڕۆژی چوارشەمە لە دووهەمین ڕۆژی لووتکەی ناتۆدا مارکۆ ڕۆبیۆ لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لەگەڵ ئەحمەد شەرع سەرۆکۆماری کاتی سووریا کۆبوونەوە. لە ئەم کۆبوونەوەیدا سەرۆکی ئەمریکا وتی کە ئەحمەد شەرع سووریای گۆڕیوە گۆڕانکاریی زۆری لەناو سووریادا کردووە. ئەوتی سووریا لە کاتی لە زەمەنی بەشار ئەسەددا وێرانە و مەترسیدار بوو، بەڵام ئێستا وان نەماوە. سەرۆک ترامپ وتی کە ئەو گەمارەوەکانی سەر سووریای لا بردووە ئەگەریشی هەیە کە ئەو وڵاتە لە
لیستی وڵاتانی پاڵپشتیکاری تێرۆر لا ببات. دۆناڵد ترامپ لەسەر پرسی گروپی تێرۆریستی حیزبوڵڵا قسەی کردوتی لەسەر ئەو پرسە ئەگەری هەیە کە سووریا یارمەتی ئەمریکا بدا لەسەر ئەم بابەتەش پێشکەوتن هەبووە. هەر لەم دیدارەدا مارکۆ ڕۆبیۆ لەسەر لوبنان و ئیسرائیل قسەی کرد لەسەر دانووسانەکانی ئەو دوو وڵاتە قسەی کردوتی کە پاش ساڵانێکی زۆر ئەو دوو وڵاتە ئێستا لە یەک نزیک بوونەتەوە خەریکی دانووسانن. باسی لەوە کرد کە ئامانجی کۆتایی دانووسانەکان ئەوەیە کە دوو وڵاتەکە بگەن بە ئاشتی و ئیسرائیل لە باشووری لوبنان بکێشێتەوە، بەڵام هێشتان ئیسرائیل هەر نیگەرانی ئەمنیەتی خۆی لە باشووری لوبنان لەسەر باشووری لوبنان هەر ماوە. وەزیری دەرەوەی ئەمریکا لە پەراوێزی ئەم لووتکەیە لە ڕۆژی یەکەمی ئەم لووتکەیە لە کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی ناتۆ لەگەڵ وەزیرانی دەرەوەی چوار وڵاتی کەندا و کۆبووەوە. بەحرین، کۆیت، قەتەر و ئیمارات لە ئەم کۆبوونەوە بەشدار بوون کە پرسی کەندا و پرسی تەنگەی هۆرمۆز پرسی سەرەکی لە ئەم کۆبوونەوەیە بوو. بەپێی هەواڵەکان لەم دیداردا لەسەر زۆربوونی گرژیەکان لە کەندا و هەروەها هێرشەکان لەسەر بۆ سەرکەشتیەکان لە تەنگەی هۆرمۆز و چۆنیەتی دابینکردن و دەست بەسەرکردنی ئاسایشی کەشتیوانی لە ئەم ڕێڕەوە ئاویە نێودەوڵەتیەدا باس کراوە. ئەم کۆبوونەوەیە گرنگیەکەی لەوەدایە کە لە چوارچێوەی کۆبوونەوەی دەستپێشخەری ناتۆ لەگەڵ وڵاتانی کەنداو بووە. دەستپێشخەری هاوکاری ئیستانبول هاوبەشێکی ناتۆیە کە لە ساڵ 2004 دامەزراوە. ئامانجی سەرەکەشی ئەوەیە کە پەیوەندیەکانی ئاسایشی و هەروە سەربازی و ئەمنی لەگەڵ لە نێوان ناتۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست خوڵتر بکاتەوە، زیادی بکات بێ ئەوەی کە ڕێگە خۆش بکرێ بۆ ئەم وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوڕاست کە بڕۆنە ناو ناتۆەوە. بله سۆران gelek spas بۆ van نوچە و پێزانین te سۆنان خاتری ji وەزارەتە دەرەوەی ئەمریکا مەرە بوو. دانۆڵد ترامپ ئامادەی خۆی بۆ تاوتێکردنی گەڕانەوەی تورکیا بۆ بەرنامەی فڕۆکەی جەنگی F-35 ڕاگەیاندووە و ئەم پرسەژ لە کۆنگرسی ئەمریکا بووەتە شوێنی مۆناقشە. ئەمریکا کاردانەوەیەکی جیاوازی لە ناو کۆنگرسا لێ کەوتووەتەوە. ژمارەیەک لە ئەندامانی کۆنگرس هێشتا دژی گەڕانەوەی تورکیان بۆ بەرنامەی F-35 و پێیان وایە هێشتا ئاستەنگەکانی ڕابردوو وەک خۆی ماوەتەوە. هەروەها لە بەرامبەردا گروپێکی دیکەش لە دوانەکانی سەرۆک ترامپ بە نیشانەی کرانەوەی دەرگای گفتوگۆیە و ئەگەری پێداچوونەوە بە پەیوەندی بەرگریەکانی واشنگتۆن و ئەنکەرە بە گرنگ دەزانن. بۆ زانیاری لەسەر ئەم بابەتە دەڕۆینە لای مەریوان حەمە پایامنێری کۆنگرس، پایامنێر دەنگی ئەمریکا لە کۆنگرس. مەریوان، ئەندامانی کۆنگرس هەڵوێستیان چییە سەبارەت بە وتەکانی سەرۆک ترامپ؟ بەڵێ ئەوەی جێ سەرنجە لە ماوەی چەند سەعاتی ڕابردووە بە هەڵوێستەکان هەنێ جیاوازی تایە. هەڵوێستەکانی ئەندامانی کۆنگرێز بە شێوەیەکی گشتی نەرێنی نین و لە ماوەی چەند سەعاتی ڕابردووە بە تایبەتی لەلایەنەوە ئەندامانەی کۆنگرێسەوە کە بەشداری کۆبوونەوەکانی لووتکەی ناتۆیان کردووە بە هۆشیاریەوە پێشوازی لەو ڕێگە چارەیەکەن. بۆ نمونە یەکێک لە ئەندامەکانی کۆنگرێس مایک ترنەر ئەڵێت لە ڕاگەیاندنێکە لە تۆڕی سۆشیاڵی ئەکس بڵاوی کردوێتەوەڵێ ئەو وردەکاریانەی کە تا ئێستا من بیستومە لە ئیدارەی ترامپ وردەکاریەکن جێی دڵخۆشین. و سیناتۆر لینزی گراهام کە یەکێکە لە سیناتۆرە بەهێزەکان لە پارتی کۆماری ئەویش لە لێدوانێکە ڕاگەیان ئەڵێ من ئامادەم کراوەم بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە، بەڵام دان بەوەدانێک کە هەنێ بەرهەڵسکاری لەوەجە لە کۆنگرێسا هەبێ. یەکێکی تر لە دەنگە زۆر گرنگەکان لەسەر ئەم بابەتە بریتیە لە
سیناتۆر جین شاهین کە ئەندامێکی باڵای لیژنەی پەیوەندەکانی دەرەوەی ئەنجومەنی سیناتە و ئەویش بەشداری لە کۆبوونەوەکانی لوتکەی ناتۆ دەکات ئەڵێ ئەو پێی خۆشە و ئامادەیە بزانێت چییە بێ و چی ڕۆیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەڵێ ئەگەر ڕێگە چارەیەک هەبێت بۆ ئەوەی کە تورکیا بگەڕێتەوە ناو بەرنامەکە بەو مەرجەی تورکیا مەرجەکانی ئەمریکا مەرجەکانی کۆنگرس قبول کا کە بریتە لەوەی بە تەواوەتی دەستبەرداری سیستەمی بەرگری موشکی S400 رووسی بێت ئەوە پێیان خۆش ڕێگە چارێک بۆ بابەتە بدۆزنەوە بۆیە بە شێوەیەکی گشتی هەڵوێستەکان هەنێک گۆڕانی ئیجابی بەسرە هاتووە ئێستا هەمووی دوژنین بەڵکو لەوەیەن کە کەوتوتە وەکو بڵین لای کۆنگرس ئەوان بەشێکە بن لەم پرۆسەیە کە ئەیانوێ بزانن وردەکاری هێنانەوەی تورکیا چۆنە بێ بۆ ناو بەرنامەکە. مەریوان بە دەقیقی نیگەرانیەکانی ئەندامانی کۆنگرس چییە لەمەڕ هاتنەوەی تورکیا بۆ ناو بەرنامەی FC5 گرنگترینیان بریتە لە هۆکاری تەکنیکیە کە لە ساڵی 2007 یەکەم جار تورکیا سیستەمی بەرگری موشکی S400 رووسی کڕی ئەم سیستەمە ئەندامانی کۆنگرس زۆر ترسیان هەیە لەوەی کە لە ڕێ ئەم سیستەمەوە رووسیا بتوانێت زانیاری نهێنی و هەستیار سەبارەت بە تەکنۆلۆژیای فڕۆکەی FC5 بەدەست بێنێ بۆیە ئەندامانی کۆنگرس بە پێی یاسا ئەوەیان سەپاندووە لە یاسایە هاتووە کە تورکیا ناتوانێت بگەڕێتەوە ناو ئەم پرۆگرامە ئەم بەرنمەیە هەتا بە تەواوی دەستبەرداری ئەو سیستەمە نەبێت ئێستا کە سەرۆک ترامپ ئاماژەی بەوە کردووە کە ئەو بابەتە لە بەرچاوە گرێت بۆ گەڕانەوەی تورکیا بۆ ناو بەرنامەکە کۆنگرس ئەوێ بزانێت هەنگاوەکانی تورکیا چییە کە بیسەلمێنێت کە بە تەواوەتی دەستبەرداری ئەو سیستەمە بێت پاشان بگەڕێتەوە ناو بەرنامەکە. مەریوان حەما پامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس سپاس بۆ زانیاریەکانت. بله سروک امریکا دانالد ترامپ ایرو چهارشنبه د چارچوبی هەلجڤینە ناتۆدا لە ئەنقەرە هەفدیتنێک لەگەڵ سەرۆکی دەمکیە سووریە ئەحمەد الشەرع کرد. سەرۆک ترامپ دەما هەفدیتنێدا دیار کرد کە ڕەوشە سووریە ئارام بوویە و هەموو جەزایەن لەسەر وی وڵاتی هاتن ناڕاکردن. ترامپ هەروها ئانی زمان کۆ دەبە سووریە ژ لیستەیە وڵاتên پشتگiriya terorê dikin bêderxistin. هەروە سەرۆکەل شەرعی سووریا کە کارێکی باشی کردووە لە یەک خستنەوەی سووریا هەر بێسەروبەرە بوو وێران بوو بەوەی کە ڕوویدا لەگەڵ حکوومەتی پێشوە کە شوێنێکی زۆر مەترسیدار بوو بەڵام ئێستەوە یەکە گرێتەوە کارێکی زۆر باشی کردەوە خەڵک باسیەکەن. بله سروکی امریکا هروها گوت کو سروکی دمکی سوری احمد الشرع دکاره د پرزگریکا اسرائیل و شر لدجی حزب الله دجی ببا آلی کار. دوای هێرشی ئێران بۆ سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرمۆز و بەرپەرشدانەوەی ئەمریکا گرژیەکانی نێوان تاران و واشنگتۆن تا دەڕوات بەرز دەبێتەوە بۆ ئەوەی بزانین پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات لە دوای ڕێکەوتن لەسەر یاداشنامەی لە یەکتێگەیشتن چۆن جارێکی ترگەیشتوەتەوە ئەم ئاستا. هاوکارم ئارش ساڵح لە ستودیۆ لەگەڵمانە بۆ ئەوەی پێمان بڵێ گرنگترین ڕووداوەکان چی بوون کە ڕەوتی پەیوەندیەکانی تاران و واشنگتۆنیان گەیاندوەتە ئەمڕۆ. ئارش فەرموو. بەڵێ بەفراوە هەروەها کاگەداری سەرۆک ترامپ ئەمڕۆ ڕەشەی کردووە و دەڵێت بە ئەگەری زۆر هێرش دەکەنەوە سەر ئێران ئەو هەروەوتی لە ڕوانگەیەوە ئەو یادداشتە مردووە. بەڵام ئەو ڕووداوانە چین کە لە دوێنێ بدۆخەکان گەیاندە لووتکە بە هەر لە خودی یادداشتەکەەوە دەست پێ بکەین. هەفتەی 6 دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دوای خوانێک لە کاخی ڤێرسای بە میوانداری ئەمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا یادداشتی لێک تێگەیشتنی واژۆ کرد. دوای ئەوە لە 18 6 2026 مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران یادداشتی تێگەیشتنەکەی واژۆ کرد و لێرەوە بەدواوە ئیتر لە دوای ئەم واژۆکردنی پزیشکیانەوە لێدانی کاتژمێر بۆ ماوەی 60 ڕۆژەکە کە دیاری کرابوو دەستی پێکرد کە تا قەرار
قرار بوو تا ماوەیەکی تر بەردەوام بێت ئەو لێدانی کاتژمێرە لە 21 و 22 شش بەڵام کۆبوونەوەی ڕاستە و خۆی ئێران و ئەمریکا بەڕێوە چوو لە سویسراکە وەکو یەکەمین کۆبوونەوە بۆ ئەو مەبەستە دیاری کرا بوو بۆ ئەوەی یادداشت لێگەیشتنەکە بگەن بە ئامانج 22 شش مۆڵەتی فرۆشتنی نەوت دوای ئەو کۆبوونەوە بۆ ئێران دراکە لە ئاکامیەوەدا یەتوانیم نەوت بفرۆشێت دوای ئەوە لە 25 شش هێرشەکان لە تەنگەی هورمز دەستیان پێکرد و ئێران هێرشی کردە سەر بەفرۆکەی بێفرۆکەوان هێرشی کردە سەر کەشتیەک لە 26 شش ئەمریکا وەڵامی ئەو هێرشەی دایەوە هێرشی کردە سەر ناوچەکانی باشووری ئێران لەوێ وەڵامی هێرشەکەی دایەوە لە 36 و 1 گفتوگۆی تەکنیکی لە قەتەر بەڕێوە چوو سەرەتا وتیان گفتوەکان بەڕێوە ناچێت دواتر وتیان بەڕێوە دەچێەوە لە ئاکامدا بەڵێنەکانیان بەڕێوە برد هەینی سێی حوت دەرکەوتنی سەرۆکی سوپای پاسداران بوو یەکەم جار دوای چەند مانگ ئەحمەد وحیدی دەرکەوت چواری حەوت دوای دەرکەوتنە ئەگەری چوونی نەتانیاهۆ بۆ ئەمریکا هاتە ئاراوە لەسەر میدیاکان و باسی لێوە کراکە ئەگەری زۆرەکە نەتانیاهۆ بچێت بۆ ئەمریکا دوایەوە لە 6 حەوت هێرش بۆ بەلەمێکی لە نزیکی دەریای عومان بەلەمێکی عەرەبستانی کرا بوورە قەتەری دوایە حەوتی حەوت هێرش بۆ سەروەدیان کە ئەمجار بەلەمێکی عەرەبستانی بوو لە کاتی تێپەڕین لە کەتەنگەی هۆرموز کرایە ئامانج و زیانی پێگەیشت لە حەوتی 2026 تانکرێک لە تەنگەی هۆرموز بە درۆن کرایە ئامانج زیانێکی کەم بە پێکاتی کەشتیەکە گەیشت هیچ قوربانیەکی نەبوو لە حەوتی حەوت دوای نوێبوونەوەی هێرشەکان بۆ سەرکەشتی بازرگانیەکان تەنگەی هۆرموز مۆڵەتی فرۆشتنی نەوت لەلایەن ئەمریکاوە هەڵوەشێنرایەوە ئەوەی ڕێگەیان پێ نەدرا نەوت بفرۆشن 8 حەوت کۆمەڵێک کەشتی کە بەرەو تەنگەکە داهاتن یا لە تەنگەکە دەگەڕانەوە پێشیان پێگیرا نەیانتوانی بەردەوام بن و گەڕانەوە بۆ شوێنی خۆیان 8 حەوت دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە ڕێکەوتنی کاتی کۆتایی پێ هاتووە و هێرش دەکرێتە سەر ئێران بەڵێ بەفراو دەگەڕمەش بۆ زانیاریەکان تو ئامادەبوونت. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆر ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و هورگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. هەرچەند هەلجڤینا ناتۆیە بگرانی لەسەر مژارن ئەولەهی و بەرەڤانیە بەژی پسپۆر دەبێژن و هەلجڤین دەکارە باندۆرێ لەسەر نیقاشن دەردۆرا پرزگرێکا کوردجی بکە ئەو هەروها دەبێژن و بێی چارەسەرکردنا ناکۆکیên سیاسی و نژادی یەن دەمدرێژ زەحمەتە ئارامیا هەرێمی بە تەواهی پێک وەرە پەیامنێرێ مە لە ئەنقەرە ئەیوب دەمیر ئەو راپۆرت شاندیە. 32 سەرۆکên dewlet û hikûmetan di 36mîn lûtkeya NATOyê da li Enqerê hatin bahev. Di civînê de ewlêkarî û parastin wek mijara sereke derket pêş. Lêkolvan Mehmet Bayrak civîna NATOyê ji dengê Amerîkayê ra nîrxand. Bayrak diyar kir ku NATO di dema şerê sar da rolek bîst. Lê lûtkeya Enqerê bi vê nevê NATOyê wê ber bi rêyeka nû bibe. Li gor Bayrak tiştê herî giring ew e ku ev civîn Tirkiye têxe nav xeta demokratîk. NATO sürecine girildi. Dema di sala 1949 da pêvajoya NATOyê dest pê kir. Tirkiye jî ji bo beşdarbûna di nav sistema xwe da hin guherandin kir û derbazî sistema pir partîbûnê bû û mecbûr ma berê xwe da Rojava. Devletên Rojavayê NATOyê demokratîk bûn. Lê mixabin Tirkiye ji vî gelek dûr bû. Li gor Bayrak tiştê ku pêşiya Tirkiye veke çareserkirina pirsgirêka Kurd e. Ew dibêje heke Tirkiye di vî warî da gav bavêje pêkane qîmeta wî di nav NATOyê da zêde bibe.
Avrupa ülkelerinde dediğim gibi NATO'ya olan ülkelerin tümü Pişti şeri cihana duyemin velatin roja ve xwe nû kirin. Lê mixabin Tirkiye di ciyê xwe de ma û pirsgirêkên hûndirin çareser nekir. Ji ber vî jê pirsgirêka Kurd her gav li pêşiya Tirkiye bû astengekê mezin û welatên NATOyê jê bi dudulî nêzîkî Tirkiye bûn. Heke Tirkiye vê pirsgirêkê çareser neke, ev xetere dîsa li pêşiya Tirkiye disekine. Çavderên siyasî jî radgînin ku ji ber pêvajoyê civîna NATOyê di rewşeka aram da derbas bû. Rojnamevan Kemal Avcı jî dide zanin ku Tirkiye êdî pêdiviye ku vê mesela Kurd çareser bike. NATO zirvesinde başta Avrupa ve Amerika olmak üzere Dilutkeya NATO'ya da Amerika ve Avrupa roleki sereke dikşinin. Eva du roje emlayan kareveyeki dibinin. Türkiye ve xudanı male kareki baş bikeji li velatên NATO'ya pirskereke navxeyi zêde heznakin. Ji ber vî jê heke Türkiye divê civînê da hinde evlekarî û parastinê giringiyê bide çareserkirina pirskereka Kurd, ez bawerim de rolê wî zêdetir be. Naheke vêyekê paşkû bike de ev pirskerek dîsa rê li bi Tirkiye bigire. Civîna NATOyê dawî bû lê li gor pisporan wisa dixuye ku encamê ku derket holê di rojên pêşiya me da wê him şikil bide dewletên NATOyê û him jî yên dinyayê. Eyüp Demir, Dengê Amerîka, Enkere. لە میانەی لووتکەی ناتۆ کە لە ئەنکەرە بەڕێوەچوو هەواڵی دەستگیرکردنی سەدان کەس لەو شارە و دەوروبەری بڵاوکرایەوە لەوانە سیاسەتمەداران و بەرپرسانی حکوومەت و هەروەها چالاکوانان و ڕۆژنامەنووسان. ئەمەش لە کاتێکایە کە بەرپرسانی تورکیا لووتکەکەیان بە سەرکەوتنێک ناوبردووە کە ڕۆڵ و توانای وڵاتەکە بۆ میێوانداریکردنی بۆنەیەکی گەورەی نێودەوڵەتی پیشان دەدا. بەڵام ڕەخنەگرانی حکوومەت نیگەرانن سەبارەت بە دۆخی ئازادی مەدەنیەکان و ئازادی ڕادربرین لە وڵاتە دەچینە ئەنکەرە. پەیامنێر ئەیوب دەمیر زانیاری زیاترمان دەداتێت سەبارەت بەم پرسە. ئەیوب، ئەم دەستگیرکردانە چ کاریگەریەکیان لەسەر تورکیا هەبووە؟ بەرپرسانی حکوومەت و ئۆپۆزیسیۆن چۆن هەڵسەنگاندن بۆ ڕووداوەکان دەکەن لە دوای ئەم لووتکەی ناتۆیە؟ بفرا راستی لوی دری وقتا کو لوتکا ناتای دست پی نکربو جی گلک آلوزی درکتن پیش یعنی حکومت ترکیه گلک کس دست سر کر چورسل مالاوان هم کس کرم بنچاف یعنی رقم وان همان نسلی کی دسلو پنجی سیست کس تن دیار کرن ده هلادن داجی ببینه وی یعنی دناب روش انقره داجی روشکا آلوز دکارم بیجم درکت سدم چی بو یعنی جبو اولکاری و پاراستنی زده برگری هاتبون گرتن دناب گل داجی ببینه وی سدما عجزی درکت ولی جبر ویجی اپوزیسیون ترکیه راگهاند کو یعنی پریوان امبیجن دم پارتی CHP partiya baş u partiyen dinci diyar kırın ku beli rasteli Türkiye NATO Lutkeya NATO'yu civina NATO'yu bılaçı bir problemi ne le pedivi ne ku Türkiye hükümeta Türkiye gelle Türkiye aciz ki anji aftıştana okas zor uzaktan servan da bine zedetir vata ku emdidin berçab opozisyon rahnevi le serve deri bu değil adın da jibe ve nevi opozisyon da aliyedin da jide beje ku Erdoğan anji hükümeta Erdoğan zede قیمت زیده بالکا زیده داسر ناتوی ارجی او قاس هوجنی نه دبیجن باشا ايوب رابورتا خوجي تبحثا كي كرت غريدانا برزغريكا كرد في كي قالك بسبور دبيجن كو دفي برزغريكا كرد لتركيا ورا شهر سركرن حتى كو ارامي لهرمي ورا بيدا كرن قالوا ديفان نقاش وجفينين لوتكيا ناتو دا برزغريكا كرد براستي هاتا نقاش كرن سیروان آراستی نهات نقاش کردن لی امریکانın ku akaftin Erdoğan da ev mesele bir şekilde din derket oluyor. Çi bu mesele Erdoğan da kısa yani koyuyor NATO'ya da ser terörizmi ravestiya. Vata ku Erdoğan beje terörizm anji be terör kırna Türkiye anji avtıştana be nevi mesela Kürt erkeve peş. Devi vari daji be nevi yani çavim Kurdan jinde ser ve deri bu. Gelo devi zirve da anji be lütke da jibo Kurdan ve tişek be gotun ne gotun vana rasti Kürt çavre de kırın. Li aliyedin de emkarın bejin ku yani gelek kesan raci makasekir avçı da fikrin fikrevan
کر او دبیجن کو ترکیه راستی دبی درida tiştekî baş pek aniye ji bo NATO'yê lê heke Türkiye destê wî bihêz derkeve mesela Kurd paşguh bike an jî evî vê meseleyê hiç ne de pêşiya xwe çareser neke ji bo Türkiye rojên pêşiya me de jê wê dîsa bibe pirsgirêkeka mezin yani devletên NATO jî dibe ku îro piştgirî bire sivê ya piştgirî jî dest berde yani Kurd dibêjin ku lazim e ev mesele bi şeklekî li Türkiye çareser bibe. باشە وەکی دن نهات کار بەدەستێن ترک دەکەتن یان گەلێک دەکەتن و دەبێژن دناوە دەی سەرۆ کاردۆگان پەسنێ vê rêxistina vê lûtkê dangelo ragihandina Tirkiye de çi servekê tê gotin gotin ser tiştekî serkeftî bû kêmanî hebûn ragihandin çi dibêje? Arastî ragihandina Tirkiye bi tevahî em dikarin bêjin ku mijara wan herî zêde li ser vê babetê bû. Jixwe ragihandina Tirkiye sedan 19 zêdetir dibin perê desthilatiyê de ye tevahiya wan wexta ku em temaşe dikin gelek erênî nîşandan gelek tiştekî pesnên Tirkiye'dan hem di vî warî da serokatiya Erdoğan gelek pesnê wî derxistin pêş û daxuyanî tirab ji rastî çapemeniya Tirkiye berfireh di weşanên xwe da diyar kirin servî gelek şirove derketin yani kesên şirovekar serviya xebitîn lê di aliyê din da cê em bêjin yê ku çapemeniya ku dibidin destê opozisyonê de yan jî bawayekî dij de temaşe dikin ew jî dibêjin ku yani ev tiştana zêdetir çewsandinên Tirkiye li ser gelê Tirkiye derxistin pêş aliyê din da jî aliyên siyasî da hinekî rexnê wan hebû digotin dibêjin ku yani lazim nîne ku ev tiştana ew qas zêde bihatana mezin kirin. بله پەیامنێرê me li Enqere Eyûb Demîr gelek spas bo van nûçe û pêzanînên te. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنتۆن بلەز و هورگیلی دگهینن وە. دەنگێ کوردان لە دڵی واشنگتۆنەوە. لە پەراوێزی لووتکەی ناتۆ لە ئەنکەرە کۆبوونەوەی نێوان دانۆڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و ئەحمەد شەر سەرۆکی کاتی سووریا بەڕێوەچوو کۆبوونەوەی کە دەتوانێت کاریگەری لەسەر داهاتوی ڕۆڵی سووریا لە هاوکێشە ناوچەیەکان و پێشاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەبێ. زانیاری زیاتر لەم راپۆرتەی ئیڤان حەسیب پێکەوە دەبینین. سەرۆکێ دەمکیە سووریە ئەحمەد ئەلشەرع گەهشت پایتەختا ترکیە ئەنقەرێ. گۆلۆتکەیا ناتۆیە یا 36مین لور تێ لە دارخستن. li gorî agahiyan Elşerع dê li kêleka lotkeyê de bi çend serok û berpirsên welatên endamên NATOyê re di nav de serokê Amerîkayê Donald Trump jî hevdîtinan bike. Siyasetmedarê Kurd Mecdeldelî dibêje got piştî helweşandina rejîma Esed têkiliyên Ewropa û Amerîkayê bi Sûriyê re derbasî qonaxeke nû bûne. Got li ser bingeha entegrêkirina Sûriyê bi civaka navnetewî û li ser astin ewlehî, siyasî û aborî bi wê re bixebitin. مرو ليدنا وك فكرنك سياسي امني اقتصادي بالي سوريا نو دي بيشتي هرفاندنا رجيم بشار الاسد ودرفتك قالك مظن هي سوريا شراكتك هفبش افا بكي بسر برجواندي نخوا بفا دولتي هاني افا بكي جبو قالك دوسين هن سوري كارتي دبليزي وك شرعي تيروري افا كرنا سوري ارامي بو روجلاتا نافین بتوایی بری دروژان سرکومار فرانسای امانوئل ماکرون سردانک دیروکی کر بو شامی و به هفتای خوی سوری احمد الشرع را جویا درباره و کربونا ولاتن روج آوایی و امریکای بر به سوریه و سیاستمدار کرد احمد سلیمان دبیجه گو افتکلی لگوری برجواندین ولاتن روج آوایی تین و باندورا وی لسر کردن لسوریه ارینی به
هبوناوي دفان دفراد نامنج بو خاصة بتايبت إنه إلو دولتي غربي أمريكان لبش في حكومتين للسر هينجي دبن هناك داخواز دان أو داخواز نهما وقت بيجي فكري أف آليكاري وبشجري قريدا يك باستقرار سوريا ودا آلية أمنيدة دو مسألة جو تشاوا كاري وقت بيجي حكومتك هفش خلق سوريا بقشتي ناف دي جي خو ببينه افتي كلي هبن باشتر جبو جبرق افانا اف هيزي ناف دولتي برسا كردي لجموان دا آلية چارة سرية دي پشتگرن جبو هنا لیکولینر و شروفکار سیاسی شوان ابراهیم باور دکه گو سردانا سروک فرانسای بو سوریه برولا ولات وی یا دیروکی لحریم و گریداییه و بجداربونا الشرع دلوتکه ناتوی ده پشتگیری ولات روش آواییش بو وی پشتراز دکه سروک ماکرون هاتنای سوریا اکاره بدا آلیا لیبنره فرانسا بخط خوازه و گره گورولك مظن بليزة سوريا ولبنان ده أساساً فرنسية سوريا تشكر يعني بجدربونا الشرع الهر كونغريكي الكودي بآناتو بأغير ناتو بأوجي نامايا كاج أو كسي قد خوازن سوريا تلفيهاوية كشيكي جو أمريكي وأوروبي بشتبان الشرعا لدويش سروك شرع جي قافنا بافجي أو شرطو مرجي واخل كبجيبي روزنامه‌وان دلخواز محمد گو سردان شاندن بیانی و برپرسن اوروپیین بو سوریه دخوناغا پشتی رژیما اسد دشوپاند دبیجه گو ولاتن روش آوایی پشگیری ددن الشرع و حکومتاوی پشتی گو نیتا خواه یا و گوهرتنا سوریه بو هیزک آرام کر لروش هلاتا ناوین راگهاند. بمان دما کو رژیما اسد کرد و دما شرع درباسی شامی بو پیامک اوی هبو خصوصي كي بيجي كو إيدي ولاتي من نماد بي جهكش بو مطرسير سر ولاتين دفردور درس بك اف بياما بيشوازي كي جالكي مازن جالي ولاتين نف دولتي ودي تايبت خواستن كو بيشغيريا وي بكن تاو كو او بروجي كون ها كاربي دكي باراسنا خاكا سوريا باراسنا ولاتين دفردور كو إيدي نماد مطرسير سر ولاتات شبي دخوازي وي كي بجهبكي بفبونا امریکا ولاتن روش آواییش بو سوریه چافدرن سیاسی ویه که وکی قوناغ کنو دی تکلیان دنافبرا هر دو آلیان ده دبینن. گوه ببه سدما زیدبونا فشارا نافنتوی لسر حکومت دمکیه سوریه جبو چاره سرکرنا پرسگریکن آزادی و مافن مروفان و کم نتویان لسوریه. ایوان حسیب دنگ امریکا قامشلو بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنتۆن بلەز و هورگیلی دگهینن وە. دەنگێ کوردان لە دڵی واشنگتۆنەوە. گواستنەوەی تەرمی عەلی خامنەیی بۆ نەجەف بە ئامادەبوونی بەرپرسانی عێراقی و ئێرانی تەنیا بە ڕووداوێکی ئایینی دانانرێ بەڵکو لە ڕوانگەی چاودێرانەوە پەیامێکی سیاسیشی سەبارەت بە کاریگەری ئێران لە عێراق هەڵدەگرێ. زانیاری زیاتر لەم راپۆرتەی هونەر ئەحمەدا دەبینین. لە ڕۆژی شەشەمی مەراسیمی بە خاکسپاردنیدا تەرمی خامنەیی گەیەنرایە شاری نەجەف. بەرپرسانی عێراق و ئێران لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی شارەکە ئامادە بوون. ئەوانەی چاودێری دۆخەکە دەکەن پێیان وایە بەدەر لەوەی کە نەجەف و کەربەلا وەکو دوو شوێن و جێگای پیرۆزی شیعەکان تەماشا دەکرێت. بەڵام پەیامە سیاسەکەی ئێران ئەوەیە کە پیشانی بدات ئەو هێشتا لە عێراق خاوەنی دەسەڵات و هێزی جەماوەریە. لە ڕاستیدا دۆخەکە گۆڕاوە و بەڕوونی کشانەوەی سیاسەتی ئێران بەرامبەر بە ئەمریکا لە عێراق دەبینرێ. ئەسڵان من پێمانی ئەو تابوتە هەر کەسی تابێت ئەو بخۆی قسێک ڕەگرێت لێگەڕا تەنیا مەسجێک بوو
ئەوێ بە ئەمریکانا حەدی نییە بە ئەمریکا بڵێ من ماوەم ئەو ئەوێ بە دۆستەکانی خۆی بڵێ هێشتا من چونکە ئەمریکا ئەوەندا ساجد و بێعەقڵ نییە بە نمایشێکی وا بزانێ ئێران ماوەیان نەماوە نەخێرانان نەماوە بەرامبەر بە ئەمریکا. لە ڕووی سەربازیشەوە گروپە هاوپەیمانەکانی ئێران لە شەڕی 40 ڕۆژە بەشێک لە بنکە و بارەگاکانیان لە ناوچە سونیەکان چۆڵ کرد و چەندین بنکە و بارەگای دیکەشیان کرایە ئامانج. لەلایەکی دیکەوە حکوومەتەکەی زەیدی فشاری دەست پێ کردووە بۆ چەکداماڵینیان. ئەمەش هێندەی دیکە ئێرانی لە عێراق لاواز کردووە. لە ڕووی سەربازیەوە ئێران لاواز بووە زۆریش لاواز بووە باڵی ئێران دروستکراوی یعنی حەش شعبی بوو و لە ناو حەش شعبی چەند گروپێکی میلیشیاوی هەبوو کە ئەمانە کە سەر بە ئێران بوو مباشر لەگەڵ ئێرانە کاریان دەکرد ئەتوانم بڵێم بەدەربوون لە قانون خارج لە قانون بەڵام ئەوانە ئیسە کپ کراون. حکوومەتی عێراق بۆ مەراسیمی تەرمی خامنەیی ئەم ڕۆی لە سەرانسەری وڵات کرد بە پشوو جگە لە هەرێمی کوردستان. 24 کاتژمێر دیاری کرا بۆ مەراسیمەکە پاش ئەوە تەرمی خامنەیی دەگەڕێنرێتەوە تاران. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا هەولێر. بە خاکسپاردنی تەرمی خامنەیی لە عێراق کاردانەوەی لە هەرێمی کوردستان بە دوای خۆی داهێناوە. چاودێران دەڵێن مەراسیمەکە پەیامی سیاسی لە پشتەوەیە و ئێران هەوڵ دەدا هەژمۆنی خۆی لە عێراق بەردەوامی پێ بدا. بەڵام هەوڵەکانی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق وا نیشان دەدا کە دەیەوێت ڕێگری لە هەوڵەکانی ئێران بکات و ڕێگری لە دەستوەردانی زیاتری تاران بکات لە عێراق. سنوور کەریم پەیامنێرمان لەگەڵە بۆ زانیاری لەسەر کاردانەوەکان. سنوور کاردانەوەکان لە بەرامبەر بە خاکسپاردنی خامنەیی چی بوون لە هەرێم و ئەگەر لە عێراقیش هەیە کاردانەوە؟ رابری روحی که اقام دنیا سرگلا جدوای تجاری سرگرانجا سرگلا و بریاره هم تو کار مراسی او مراسی مدرسه 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 سرگلا بود المدرسه کنیان مدرسه جانبیسته کنیان لایتاری مدرسه 1 میلیون سیاستی آمار فرمودن حکومت البته 1 میلیون 300,000 حوالی عراقی جار ایرانی سرگاری مراسی مثلا شد. أمور جامعية. أجل إني كنت أدعو كان هريني كردستان بعدين هلا هريني كردستان جيرد لا ميجراني لا سواء مراسي مثلا لا هر لحد مراسي مثلا لا بريت كانوا عمل كنيا للشخصين إنت تجيني جامعة بس كان سياسي دوري إيران كان هذا عراق تحديد كاريجري أولاده من لسر عراق والله وبالادرسا ودتواني لسر كاريجري لسر دوخي سياسي بله سنور بداخه و دنگتا خراب و دنگ باش نایه لی به هر حال از هول دکم هول بدم هویدارم کو دنگ باشتر به اف هولدان علی زیدی سرۆک وەزیر عراقی لهرێما کوردستانی و العراق وەکو ئەم بێژن هەولێک دیار دەبەش بۆ دەستبڕینە ڕۆڵە ئیرانی عراقی دە سنوور ئەگەر دەنگێ ئێمە تێتە چما ئەڤ یەک لە عراقی ولۆ تێدیتن دیارە سنوور دەنگێ من هاتە یاننا سنوور ئەگەر دەنگەکە دووبارە پەیوەندیەکە هەیە دەمانەوێت بپرسین سنوور بۆچی وا لێک دەدرێت دیارە سیروان پەیوەندیەکەمان نەماوە پەیوەندیەکەمان لەگەڵانیە چی دیکە لێ بابەتەکە گەلێکی گرینگە بەفرا و ئەمێجارێک دن لێڤەگەن هەلبەت هەگەرنە ئیرۆ بژی ڕۆژێن پێش دەشبەرگ و هەر کەس دەبێژە دەمێکێ دەگۆ عراق vêk ev کەمپێنا دژی کەندەلیە دەست پێ کریە نها ئیران دخوازە حتا بجەنەزەیە خاکسپاردنە ڕێبەرێ بلندیە بەرێ بەردەوام بێ لە بەهەژمۆنی خۆی و لە کاریگەری خۆی کە بڵێ هێشتا من خاوەنی عێراقم و قسەی ئەوەڵ و ئاخر دەکەن دیارە هەنێک عراقیشی دەب دلێوانە بەڵێ ئەم نەهاژی دچن پایتەختە سووریە شامێ لێ دەکێت تاغەک هەیە
جرد بيجن تاغا زور آفا وكو ناف جي بيشنيار دكه زور آفا يك جي مزنترين تاغين كردانا كو د 100 سالا بوري دنا بفراو از بخوا ناوي زور آفا يته وتا يكو بزوري آفا كريه تاغ گلكي مزنه و لشامي لپایتخت سوريا سردانت كردو سير از چند جرات شو سردانه و پایتخت يعني لجهه كي چيايه وگو هرگاف كرد لجهه چيا حزدكن لويدكي نب اوايكي قانوني جبرگو گلا كردين كوج ام بيجن جكوباني وجزيره وعفرين كوج بردبون شنو ويدكي لفير آواهی مال درست کردن لی نب آوایی قانونی بوش برولو ناوی کردن زور آواج برگو خراد بو حکومت دهات خراد کرد واندی سجارک آواد کرد خراد بو حکومت و هات شکی بالکش براستی ام بله به هر حال امیوی راپورت تماشا بکن صدی صد لی بفراوای در هنر مجمر دبیجه کو سنور کریم جارگن جسلیمانی تفلی مبویه سنور اگر دنگ متیتا پرسیارا ما درباره وی که بوکا چما اف بوچ او هولن علی زیدی سرک وزیر عراقی وکی رولک یان وکو هولدانه که جبو دزبرینا رول و هجمونیا ایرانی لعراق تدیتن سیروان دنگ بله سیروان ببورن دیاره دنگ خراب وکو باسم کرد دمید بدو زانیاری بسيط دەست پێ بکەم ئەویش ئەوەیە کە دوای ئەوەی کە ئێوارەی ئەمڕۆ مەراسیمی ڕابەری ڕۆحی ئیسلامیەکان لە شیعەکان یاخود بڵێن لە عێراق کۆتایی هات وا بڕیارە بە چەند کاتژمێرێکی تر لە هەموو عێراق بە تەواوەتی مەراسیمەکە کۆتایی بێ زانیاری دوم ئەوەیە کە بەپێی زانیاری فەرمیەکانی حکوومەتی عێراقی تەنیا لە شاری نەجەف 1,300,000 عراقی و ئێرانی بەشداری مەراسیمەکە بوو بە دڵنیاییەوە مەراسیمەکە کاردانەوەی زۆری لە هەرێمی کوردستان بە دوای خۆی داهێناوە بە جۆرێکە خەڵکی نیگەرانن پێیان وایە کە ئەمە پەیامی ئێرانیەکانە بە دەیانەوێت جگەلەوەی کە تەنیا مەراسیمەکە وەکو نەریتێکی دینی نییە بەڵکو کاریگەری و یاخود هەژزاڵکردنی هەژمونی ئێرانیەکانە لەسەر عێراق بەردەوامی و هەژمونە سەربازی و سیاسی و ئەمنیەکە لە ڕابردوودا ئێران لەسەر عێراقی بووە بۆیە بە جۆرێک لە جۆرەکان چاودێرانی سیاسی لە هەرێمی کوردستان ڕای گشتی شەقامی گشتی لە مەراسیمەکە نیگەرانن بڵێ سنوور ئەو پرسیارەی سیروان من جارێکی تر دوو پاتێکەمەوە والێک دەدرێتەوە کەەوە دەوترێت کە هەوڵەکانی زەیدی بۆ ئەوەیە کە بە شێوەیەک لە شێوەکان دەستی ئێران لە عێراق کورت بکاتەوە بۆچی ئەم بۆچوونە هەیە؟ پرسگرێکیان تەکنیکی لە هەرێما کوردستان هەر بەردەوام بە هەر حال سنوور بەحساوەیەکێ کرد و تشتێکی گرنگ بوو بڕۆینەوە سەر راپۆرتەکەی ڕاکێشتر بوو بەێ بڕاستی زۆراوا تشتێکی باڵکێشە ئەمێ هەرن هەفکارێ مە لەوێ دەکێ ئەم جد کورد و راپۆرتێک تایبەت لەسەر تاغا زۆراوا لە شامێ تاغا کوردان شاندێک کام پاورە تەماشا بکەین. li Şamê taxeke çiyayî heye ku navê wê rasterast rastiya jiyana niştecihê wê vedibêje. Ew taxa zorava ye an ku bajarê Kobzorê û Keda Giran hatiye avakirin. Salih Heyder kolonîştvanekî sala 1978 de ji ber rewşa abûriya xirab ji herêma Cizîrê koçî Şamê kir. Ew wekî yek ji damîzrînerên serekî yên vê taxê tê naskirin. Salih ji bo me çîroka herî pêşîn avî kevirî radixeber çavan. Heştê çarê de meha çara xaneyê siyemîn me ava kiriya. Durabada xanî nebûn. Ev derqelaj bûn ciya heywanata bûn tiştek li vir nebû. Yani zehmetiya gelekî hebû. Heta me ava kir. Lazima êvarî avakirî bana sibî tê de bana. Ne tê de bana beledî hat xirat kir. Lazima tuketbanê da. Navê zorava şi hat, navê zorava netîca wê ne teab bû. Yani feqîrî bû, rê nebû, tiştek nebû, rê herî bû. Yani heta got şubane te bloka xebirbana saedekê te bloka dibire. Zorava zehmetî me dîgî navê kirina zorava.
تفی کو پولیتیکن روخاندن ین شارداری بردوام دکرن لی کردن کوشگوندن باجار جدا ین روش آوای کردستان بری خدابون شامه لزور آوای بنگه که جواکی دیتن رحیمه محمد کود سال 1989 ده هاتیه تاخه دین زمان کوتورا پشگری جواکی یاد نافبرا کردان دو ساکر کو اوقت هست بغریبی نکن آفت النبو كهرباء النبو ما قالك عذاب تيدي ما قالك قحر تيدي بس خوش بناوي دكردي ما تيدبون اهلي ما تيدبون ام حسيان مقش اهل وناسن يعني ام هات زرافه من حسيان انه ام الغريبين ابدا يعني مع انه نبرا ونخوه ونديل بيدكيبو بس الحمد لله يعني مناس واهلي خديتن بجيرانتي خو باشبونا وان بدلي وان سرمديشات اللي مثلا هدو ديشيا کوچبربونا کردان بر به پایتخت و نتنیش بو دیتنا در فتن کار بو لیوکی رونشتوان تاخید ویژن او انجام پولیتیک سیستماتیک ان پارتی عباسی بون که هرما جزیره جالی آبوری و گش پیدانی و پشتگوه دکر و شغل نبو باران نبو موسم نبو کار نبو منطقه دا وقوانين يعني قوانين جارسة المنطقة ده وندهت معامل بابن تشتي ولا بابن وشغل نبو أما جهور وهاتنا شامي كار شامي هبو عاصمة وباجار مظنه كار تيدا زحبو شامي ده كرديتي وعربيتي ولا ندخل بحكمه باجار مظنه إيرو زور آوا كوكي وادي المشاريع تنافا بلين فرمية حكومتي دا تين ناسين بويا هليمك قلبالغ وبحزاران كاركر وخندكارين كرد حوينة لقورا آماران زيدا تريج 150,000 كسي لفيتا خيدمينن انفد گرم با صالح يكول كولانين آسين تاخيد نيرا كولانين كوي بخوا پاراستنا گفرين وان دكر تفي نبونا دبستان ونخوشخانيان رونشتواني زوراوا هنجي لفر رونشتينا وناسنامايا خويا چاندي دپاريزن او نشان ددن کو کدا شوین تارین آوا کرنه بوی دیوارکی پولاد کوزوریل پشتگوه کرنا شامه دکه و مافین هبونه لدل پایتخت دپاريزه امجد کردو دنگی امریکا تا خازور آوا لشامی سیروان همو جارێک لە کۆتایی بەرنامەکە بەشی جیهانی فوتبال بوو بەشی هەری خۆش بۆ من تشکەشت دەکرد ئەم جارە بەهۆی لووتکەی ناتۆ بێبەشمان کردی لە ئەو مافە بەڵام ئەمانەوێ قەینا بۆ چەند چرکێکیش بووە چرکێکی باسی فیفامان بۆ بکەین لێ سەدەمێک دژی هەیە ئەو بەفراوک و ئیرۆ تێ یاریەن فیفاننە لێ سبە گێما یەکێش قۆناغا حیشتان دەست پێ دکە ئەوژی دناوبەرە مەغرب و فەرەنسا دەیە یاریەک گەلێکی خەڵک چاوەڕێ دکن هەلبەت سبە ئەمێت جارەکە بحثاوي بكن ومجارك دين برنامج خويا تايبت وگرين بين پیشبرين تماشاوارين دنگي امريكا زور باشا بینەرانی عزیز گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان سپاس بۆ پشتگیریتان و هیواداریم توانی بێتمان وێنەیەکی ڕوون لە گرنگترین هەواڵ و پێشهاتەکانی ئەم ڕۆمان پێشکەش کردبێتن تا بەرنامەی داهاتوو ماڵ ئاوا و ڕۆژێکی خۆشتان بۆ دەخوازم بمینن بەخێر و خۆشیێدا Superstars, actually. But we want to thank you very much. We've had a tremendous. سپاسگزاری میکنم از همگی. ما موفقیت خوب داشتیم، زمان خوب داشتیم. امی لحظه نشست موفق ناتو را خاتمه دادیم. از رئیس جمهور اردوغان سپاسگزاری میکنم. رهبر عالی مرد خوب است، دوست خوب ما بوده برای زمان طولانیه. یک شخصیت قوتمند داره و کشورشان عالی است. یک کشور عالی است ترکیه، از لحاظ نظامی قوت داره، قوی است.
مردم آسیب برش رسانده نمیتونه. وظیفه خوبی انجام داده. از لحظه‌ای که ما از طیاره پایین شدیم از میدان هوایی تا اینجا همه چیز زیباست. ترمینال تازه برای رسیدن ما آماده ساخته بودن، همه چیز عالی بود. از رجب طیب اردوغان رئیس جمهور ترکیه سپاسگزاری میکنم با آنچه در ترکیه انجام داده. من همچنان از منشی عمومی ناتو مارک روتا سپاسگزاری میکنم. مارک شخصیت فوق‌العاده است، رهبر هوشیار و عالی است. آسان نیست که چندین رهبر را به این گونه رهبری بکنیم. همه‌شان شخصیت‌های قوی دارن و مارک یک کار غیر قابل باور انجام داده. با همه دوستانه بود و محبتی که در اتاق وجود داشت بسیار عالی بود. گفتم کاش که مطبوعات اینجا میدید تمامی رهبرها با چی محبت صحبت میکنن. هر رهبر حق داشت صحبت بکنه، فرصت داشت. من هم صحبت داشتم. صحبت ها را کوشش کردیم کوتاه نگاه کنیم، اما متاسف هستم که مطبوعات اونجا نبود تا ببینن چی اتفاق میفتاد. مردم های خیلی هوشیار و قلبایشان پاک و بدور از شرر است. جهان در موقعیت خوب قرار داره و میفهمین نرخ تیل پایین آمده. ما نرخ نفت پایین نگاه میکنیم. این نرخ باید با آنچه اتفاق با ایران افتاد 47 سال پیش باید اتفاق میفتاد. در دوره اول ریاست جمهوریم و همچنان در 18 ماه گذشته ایالات متحده یک تلاش خارق‌العاده‌ای برای بلند بردن سطح میزان مصارف نظامی ساختیم. بزرگترین قوی‌ترین اردوی در جهان داریم. ببینید در ونزوئلا در ایران چی کردیم. تمام نیروهای نظامی ایران را از بین بردیم. تمام نیروی بحری ایران را در غرق بحر فرو بردیم. تمام نیروهای هواییشان از بین بردیم. خطوط رنویشان از بین بردیم. همه چیزشان از بین رفت. رهبرانشان از بین رفت. توانایی‌های مبارزه و جنگشان از بین رفته. تنها 1% کوچکی از میزایل ها در اونجا باقی مانده. یک چند تا پرتاب کننده میزایلشان باقی مانده. همه چیزشان را از بین بردیم. ما قوی ترین اردو در جهان داریم که هیچ کسی بهش نزدیکی کرده نمیتونه. نشست سال گذشته در ندرلند عالی بود. در اونجا ما از رهبرای ناتو خواستیم تا مصارف دفاعی خود بلند ببرن. در اونجا خواستیمشون که GDP خود از 2 تا 5% بالا ببرن. یک چند تایشان است که این کار انجام ندادن. مگم احساس میکنم که اونا هم این کار خود کردن. امروز احساس کردم که همگی همکار خوب بودن. ایالات متحده هنوزم بزرگترین اشتراک کننده با معذرت در جهان. تمام دنیا از ما احترام میکنن. چند سال پیش متوجه بودین که کولگی بالای ما میخندیدن، ناتو بالای ما میخندیدن. امسال سرمایه گذاری 1 تریلیون دلاری در نیروهای نظامی خود داشتیم و ما امسال 1.5 تریلیون دلار میخواهیم برای این کار. ما ایره در با بهترین تجهیزات مصرف کردیم. در ملاقات های امروز در مورد این مسئله بحث کردیم که شرکای ما باید به هدف 5% افزایش GDP خود برسن. صحبت کردیم. بیشتر اعضای ناتو کوشش کردند که به این درخواست ما لبیک بگویند، ولی دیگه هم در تلاش هستند تا به این خواست لبیک بگویند. ما در آینده تریلیون ها دلار در مصارف دفاعی خود به خرج خود بردیم که کلان است. از 1 تا 2 بالا بردیمش. از 2 ما خواستیم تا اینا به 5% مصارف خود را بلند ببرن.
باز یک بار دیگه میگم اگر شما میزان احترام و محبت را در یه اتاقی که ما صحبت داشتیم میدیدین، من میخوایم بگویم که چون من اونجا بودم این کار شد، ولی اونا همگی یکی را دوست دارن و باید آدم یقینا بگویم که کلشان مرا گفتن که اونا مرا گفتن دوستت داریم، از رهبری خوش ما میآید. اونا طفل نیستن، همهشان بالغ هستن، میفهمن که من کار خوب کردم. شما دیدین که اونجا در اتاق اگر می بودین میفهمیدین که محبت زیاده در اتاق وجود داشت. بنچمارک یا همو هدف نهایی برای بلند بردن GDP به 5% هنوزم وجود دارد. شما دیدین که بر اساس درخواست ما تعهداتی که سال گذشته اعضای ناتو بر ما انجام دادن نزدیک به 150 میلیارد دلار در سال 2020 میلیارد دلار در سال 2025 بود. ما فشار میاریم تا شرکت‌های دفاعی بهترین تجهیزات نظامی را بسازن، مثل پتریوت ها و تاماهاک های ما. ما میتونیم کلش با فروش برسیم، هر چقدر که ما تولید بکنیم میزایل ها را میتونیم بفروشیم. تمام شرکت های دفاعی کار میکنن، با شمول بوئینگ. اینا همشان برنامه ریزی میکنن، برنامه های بزرگ آماده میسازن. ما با تمام شرکت ها صحبت کردیم و گفتیم که کلشان باید پلان های بزرگ داشته باشند. تمامشان تلاش کردن که در یک محدوده 24 ساعته تمام